دۆخی کارەبا لە کەرکووک لە خراپترین ساتەکانیدایە، نەک تەنها هاوڵاتیانی نێو شارەکە، بەڵکو لە گوندەکانیش بێکارەبایی تەنگی بە خەڵکی هەڵچنیوە. جوتیاران یەکێکن لە زەرمەندترینەکانی کەمی و نەبوونی کارەبا. ئەمساڵ بەرهەمەکانیان تا دەگاتە بازار تێچۆکەی 2 هێندەی ساڵانی پێشوو دەبێت بەهۆی کڕینی گاز و مۆلیدە و ئامێرەکانی دیکەوە. وەکو تەعزیبێکی نەفسی لە 3 ڕۆژ جارێک 2 سعاتمانە دەنێ 6 سعاتە بڕێ 7 سعاتە بڕێ لە 2 سعاتەکەش کە دێتەوە والله بیلەوەتی لای دەجا ئەبڕێ. ئەمە یەک. دووەمیش ئەم هەموو فەلاح و جوتیاری لێرانەیە ئەگەر شیناییە بکە ئەگەر زەرعاتێ بکە بەوای بە کارەبا کڕێمڕۆ ئاو کارەبایە کارەباکەنی هەمووی زەرمەند بووینە چینچیەکردن گازوای لە کڕی پارەکە ئەوە 500 مەصرف بوو بێ ئەم سارەکە ملوێنێکی مەصرفە کابرا خیارەکەی ناتوانێت تێنیکان مەزبورە بچێ وەرەقەی بە بەرمی لە گاز بدا و بێنێ بیکاتە بن ئەویش داخۆ باهای 4 ڕۆژەکە 5 ڕۆژەکە زیاتر ناکە. هەر فەلاحێک ئەگەر بێت و دەبێت مۆلیدەیەکی هەبێ مۆلیدەیەکی گەورە بۆ زەرعاتەکەی لە 3 ڕۆژە تۆ بەرمی لە گازەوێت 125 تا 150 مەصرفە. دوای مۆلیدەی ماڵت بەلای کەمی لە هەفتەیەکە 50 بۆ 60 نار مەسەفی کارەبایە بۆ مۆلیدە دامینکردنی کارەبای ماڵ. ئێستا ئەم ساڵ ئەگەر بەهۆی خراپی کارەباوە لا فەلاح نییە لە وەرزەی کەوا زەرعاتەکەکە غەتاسێکی نەستویە. غەتاسێک ملیۆنێک و 500 نای تێجێ چونچی کارەباکەمان خراپە کەس نایە سەردانێک بکە کەس نای ئەوڕێک بداتەوە بڵێ کارەبای ئەم دیانە بووە. فەرمانگەی دابەشکردنی کارەبای کەرکووک ناتوانێت کارەبای زیاتر لەوەی کە ئێستا هەیە بە هاوڵاتیان بدات. ئەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێنرێتەوە. غازەکە دێمان بڕا تقریبان 5000 مێگاوات دابەز زۆر تاسیرەکەیان 5000 مێگاوات کەم نییە حساب کەەوە ئەوە یەک دوو حسەکەمان حسەی تەجیزەکەمان 545 مێگاوات حسەی مەحافزەی کەرکووک تۆ ئیتر قیاسیکە چۆن تەوزیە بکرێن 100 مێگاواتت هەیە هین تەوارە خەستەخانە و سجون و ئەوانە 100 و تقریبا 4 مێگاوات بۆیە دەڕۆ ئەوە سبب انخفاض کارەبایەکەی. سەعاتەکانی بێکارەبایی لە چەند گوندێکی دەوروبەری کەرکووک لە مانگێکدا 450 سەعات بووە. ئەمەش زیادبوونی نرخی ئەمپێری مۆلیدە و زەرمەندبوونی گوندنشینانی لەم ساڵدا لێکەوتۆتەوە. بۆ چارەسەری ئەم گرفتە بڕیار درراوە وەفدێک لە ناحیەکانی شوان و پردێوە کێشەی بێکارەبایی بگێننا وەزیری کارەبای عێراق. کارۆن محەممەد کورساد نیوس کەرکووک.